سەردانی قایمقامەتی قەزای ڕانیەمان کرد و ومێدی سەرکەوتن و بەردەوامی کە بۆ کاحسێن دەخوازن دیارە کاحسێنێکی کە بۆ لە کەسە هەرە سەرکەوتەکان و شایستەی ئەو پۆستە بووەوە پێشنیار و داخوازی هەموو لایەکمان بووە. بەدڵنیای ئەمە وەکو ئیدارە ڕاپەڕین پەیمانی هەموو پاڵپشتی پشتیوانێکمان داوە لە باوەی کارکردنیدا جارێککە بە هیوای سەرکەوتن بۆ ڕاست کاحسێن و ئومێد دەکەین کە هەموو ئەو کەلەن و پێویستیانێکە لە سنووری قەزای ڕانیەدا هەیە کاحسێن بتوانێت لە ئایندەدا بە شێوەیەکی باش ڕێک بگێت کارەکانی ڕای بکەوە ئەو کێشۆکەم و کوڕیانەش چارەسەر بکات. جارێکی تر بێن دەمەوێت لێرەوە سوپاسی برای بەڕێزم کاقوبات بکەم بۆ ئەمسی قەومتمانەی کە بە ئێمەی بەخشی و برای بەڕێزم کاکیوە سەرپەرشتیاری داری ڕاپەڕین تەواوی هەڤاڵانی سنووری ماڵبەندی 24 ڕاپەڕین و برای بەڕێزم کاگاوەرە هەموو ئەو بەرزانەی کە هاوکار و پشتیوانمان بوون لە بەخشینی ئەو متمانەیە بە ئێمە دیارە ئێمە بەندازەی ئەوسی قەومتمانەیە ئەرک و بەرپرسیارەتیمان قورستر دەبێت لە پێناو خزمەتکردنی سنوورەکە و من لە حزوری هەموو لاکدا بەڵێن دەدەم کە لە ئاستمۆح و داخوازی خەڵکی ناوچەکەدا بم چیم پێ بکرێت لە پێناو سەرخستن و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە پێناو سەقامگیری کۆمەڵایەتی لە سنوورەکەدا قسووری نەکەم و من لێرەوە داوای هاوکاری و پشتیوانی لەسەر جەم فەرمانکانی سنووری ئیداری ڕاپەڕین و سەرجەم بەڕێوەبراتەکان و برای بەڕێز و خۆشەویستم کاکیوا دەکەم کە چۆن لە ڕابردوودا هاوکار و پشتیوانێکی بەردەوای من بۆ ئەم پۆستەش و من جارێککە سوپاسی هەموو لایەکتان دەکەم بەڵێن دەم ئینشەڵا لە ئاستمۆح و داخوازی خەڵکی ناوچەکەدا